ساڵی 2012 لە پڕ ینی دەنگم نووسانێکی ئاسایی نەبوو بەس بە حکمی ئەوەی ینی کەمەک تاخیر مە دکتۆر و ئەوانە ینی گومانی کرد کە شتێکی وام درابی تێکە ینی دەنگەژەیەکانم تێکدا بەس ینی 100% ینی گومانەکە یەکلان نەبوو برێم 100% ژەهرت خواردرایمە بەس ینی زۆر لە پڕ ینی سەوتم زۆر بە خراپی نووسا هەز دەکەی هەرچەندە دڵنیانی لەوەی کە ژەهر خوارد کرایان نە بەڵام هەز دەکەی لەبەر دەنگت بووە یاخود بابەتە چکە هەبوو مۆزوعی سیاسی هەبوو شتە چکە هەبوو لەوەی کە ژەهر خوارد کرابی نەخێر ناوەڵاگەر ژەهر خوارد کرابم هەر لەبەر بابەتی هونەری بۆ دەنا هیچ بابەتەشکە نەبووە دەڵێن کاگامانت چەند ساڵێک بەر لە ئێستا سیارەی بە دیاری وەرگرت ڕاستە لە چێ بە دیاری مۆگرت نازانم لایەنەکی سیاسیە نەخێر سیارەشیان بە دیاریدایە کاگەمازە هیوادارم وابی نەخێر ناوەڵا ئەسلی نییە ئەسلی نییە بەس تەنیا دەنگۆیە ئەگەر هەر دەنگۆبی دەنا وەڵام خۆ پێم خۆش بەگەرما بە خۆزگەوا بووە